ئەم هەفتەی ڕابردوو یەکێک لەو ڕووداوانەی کە بۆتە باسی میدیاوە ڕووداوێکی لە ڕادە بە دڵتەزێن و کارەساتبارە و دڵی هەموو ئینسانەکانی سەرگۆی زەوی گوشیوە. ئەو کارەسات و ڕووداوەیە کە لە تورکیا ڕوویدا، ئەو بوومەلەرزەیە کە تا ئێستا تا ئامادەکردنی ئەم بەرنامەیە بۆتە هۆی گیان لە دەستدانی زیاتر لە 20,000 کەس و گومانەکان بۆ واچێت کە ئەم ژمارەیە دوو ئەوەنە و هەندێکیش ئەڵێن سێ ئەوەندەشی لێبێت. بەهەرحاڵ ئەم تراژیدیایە ئینسانەکانی بەرەو هاوپشتی زیاتر بردووە، ئەوەی کە ئەتوانێ دڵی ئێمە بداتەوە ئەو جۆرە هاوپشتی و هاو خەمیەیە کە ئینسانەکانی سەراسەری دنیا بۆ ئەم ڕووداوە بۆ خەڵکی تورکیا و سووریان هەیە. ئەم ڕووداوە کارێکی کردووە کە وە هیچ وڵاتەکانی دەوروبەر لە هەر چوار گۆشەی دنیاوە هەوڵی کۆمەکی سربەخۆی گروپ و ڕێکخرا و کەسایەتی و خەڵکانی ئینسان دۆست بەگەڕ کەوتووە. ئەوە حەقیقەتێکە کە لە پاڵ ئەمەیە کەم تەرخەمیەکی گەورە بینراوە لەلایەن دەوڵەتەکانی دنیاوە، بە تایبەتی ڕۆژەکانی سەرەتا هەست دەکرد کە شتێکی ئەو تۆڕووی نەداوە یاخود ئەوەی کە ڕووداوێکی ئاساییە و ئەمە شتێک نییە کە دەوڵەتەکان بۆی بجوڵێن. ڕاستە هەندێک لە دەوڵەتەکانی دەوروبەری تورکیا خێرا کەوتنە ئەوەی کە کۆمەک بنێرن، بەڵام دووبارە ئەو کۆمەکە لە ئاستی ئەو سەختی و قورسی ئەو ڕووداوە گەورەیە نەبوو. بەشێکی تری ژەوەی کە ئەبینرێ لایەنێکی تری ئەم ڕووداوە دڵتەزێنە ئەوەیە کە کەم تەرخەمی دەوڵەتی تورکیایە، دەوڵەتی فاشستی تورکیا کە هیچ ئەماوەگەرێکی نییە بۆ جوڵاندنی جێش و سوپا بۆ هەر ڕووداوێکە لە جنوب یا لە باشووری ئەو وڵاتە ڕووبدا، بەتایبەتی لە ناوچە کوردەکان بە بەردەوام سوپای ئەو نەکتەنها لە ناو شار و گەڕەک و دیەکانی کوردستانی تورکیا بگرە لە کوردستانی سووریا و لە کوردستانی عێراقیش خەریکی ئینسان کوشتن و لەشکرکێشی و کۆکردنەوەی هێزن. بەڵام وا دیارە بۆ ئەم ڕووداوە جێش تەنها دوای 24 ساعت خەبەری بۆ هەوڵیدا کە کۆمەک بە خەڵک بگەێنی، ینی بەڕاستی سەدان هەزار سەربازی تورکیا کە لەم ناوچەیە کۆبوونەتەوە 24 ساعتی تێپەڕی ئەوان تاقا یەک پەنجەشیان نەجوڵان بۆی کە کۆمەک بە خەڵکی لێقەوماوی ئەو ناوچەیە بکەن. لەلایەکی ترەوە بە دیوی سووریایە بەڕاستی ئەوە هیچ کە دەوڵەتێکی نامەسئول و بێ بەرپرسیارەتی و دەوڵەتێک کە ناوی هەموو شتێکی لێبنرێ ناکرێ ناوی دەوڵەت و حکوومەتی لێبنرێ هەیە، بەڵام لەوێش دووبارە ئەو هەژاری و ئەو نەداری و ئەو جەنگ و ئاوارەیە کە ئەوەنە ساڵە بەسەر خەڵکا داسەپی بوو کارێکی کرد کە ئەبعادەکانی ئەم تراجیدیایە دە ئەوەنی ئەوەی لێبێکە لە دۆخی ئاسایی ئەتوانی ببێت. لێرەش جگە لەم نابەرپرسیارەتی دەوڵەتی سووریا یاخودەوەی پێوترێت دەوڵەتی سووریا ئێمە کەم تەرخەمی دنیا ئەبینین یا قسەکردن لەسەر ئەوەی ئایا لەم دۆخەیە سنوورەکان بکەینەوە یا نەیکەینەوە، ئایا کۆمەک بنێرین یا نەینێرین، ئایا حەسار هەیە لەسەر سووریا یا نییە. و بەڕاستی وەختێکیش سەرباری ئەوەی کە لێقەومانی تورکیایکی کەمتر نییە لە لێقەومانی سووریا گەر زیاتر نەبێت، بەڵام وەختێک بەراورد دەکەی دووبارە لێرە هەڵاواردنێکی زۆر ئاشکرا بەرامبەر بەو جەماوە لە ڕەش و ڕووت و داما و دەربەدەرا بینی کە لە شار و لادیەکانی سووریایە کۆمەڵ کراون، ئاوارەن ئاوارەی ناوخۆین لە دەست شەڕ هەڵاتون، بەڵام دووبارە لێرەش لە چاوتەنانت لێ قەوماوانی تورکیاشا بەو ئەندازەش کۆمەکیان پێ ناکرێت. لایەنێکی تری ئەم ڕووداوە ئەوەیە کە زۆر جار ئێمەمانان ڕەنگە چەپەکان بەوە تۆمەتبار بکرێن کە هەر شتێک ڕووادا بیخەنە پاڵ سیستەمی سەرمایەداری و سیستەمی قازانجپەرستی و ئەوەی کە هەژاری و نەداری بەسەر خەڵکا فەرز کردووە، بەڵام ئەم ڕاستیە یاخود ئەم قسانەوەمان لێ ناکات لێرەشان نەچین و حقایقەکان و ڕاستیەکانەوەی کە ئەوترێت لە زمانی پسپۆڕەکانەوە و دووبارەی نەکەینە و نێڵێنەوە. ئەوەی لە تورکیان جارە ڕوویدا بەر لەوەی کە بەرەنجامی
بوومە لەرزە بێ، بەرەنجامی ئەو هەژاریە کە خەڵکی و ناوچێتیاژین، بەرەنجامی ئەو دەستگرتنەوەی لە خزمەت گوزاری، دەستگرتنەوەی لە مەسرفکردن لە دانان و دروستکردنی خانوبەرەی ڕێک و پێک و شایستە بە ئەم سەردەما. ساڵی 1990 لە شاری ئیزمیر بوومە لەرزەیەک ڕوویدا 17,000 کەسی تیا کوژرا. لە دوای ئەوە گوایە لەو کاتەوە تا ئێستامە 24 ساڵە، نزیکی 24 ساڵە باجێک لە تورکیا فەرزکراوە بە ناوی باجی بوومە لەرزە. گوایە ئەم باجە سەرفەکرێ بۆی کەوا هەم ئامادەیی دەوڵەت هەبێ بۆ کاتی بوومە لەرزە، هەم کارێک بکەن کە ئەم بینایەنەوە ئەم خانوانەی کە دروست دەکرێ بڵین کوالیتی بەرزیتیا بێت و بەتوانێت بەرگەگرتنی بوومە لەرزەی هەبێ. حقیقەتێکە کە هەموو پسپۆڕەکانی دنیا ئێڵێنەوانی وێنەکانە بینن باسیەکەن، ئەم هیچ منطقێکی تیان نییە بینایەک ساختمانێک کە ساڵێک لەمەوبەر دروست کراوە لەگەڵ هاتنیە بوومە لەرزەیە تەختی سەر عەرز بێ، بەڵێ ممکنە دەرزی تێکەوێ، بڵێ ممکنە زەرەر بێنێ، زیان بێنێ ئەوانە، بەڵام ئەوەی کە تەختی عەرز بێ نیشانەی ئەوەیە کە هیچ مواسەفاتێک ڕعایەت نەکراوە و هەروە لەسەر بەردانراوە و کراوە بە خانوبەرە و خەڵکی تیا خزیێنراوە بەبێ ئەوەی هیچ ئاوڕێک لەوە بدەنەوە کە ئایا ئەمە داهاتوە ئەبێ بەچی. مانێک لە پسپۆڕەکانەڵێن تەنانەت ئەم ڕووداوی کە ئێستا ڕوویدا لەگەڵ ئەوەی کە ئابعادی تراجیدەکە چەند زۆرە، لەگەڵەوەی ژمارەی کوژراوان چەند زۆرە، بەڵام ئەمە ئەگەر لە ماوەکانی داهاتووە یاخود لە ساڵانی داهاتووە ئەگەری ئەوە هەیە لە ئەستەمبوڵ ڕووبا، هەر بەهۆی ئەم سیاسەتانەوە، هەر بەهۆی ئەم کەمتەرخەوێنەوە، هەر بەهۆی ئەوەی کەوا بیناکانی تورکیا ئامادەنی ممکنە زەرەر و زیانی ئەم جارە لە ئەستەمبوڵ لە 150,000 کەس زیاتریش تێپەڕێ. ئەمانەوامان لێکا بڵین کە بڵێ بوومە لەرزە ڕووداوێکی سروشتیە، بەر لە سەرمایهداریش بووە، بەر لەوەی کە تەنانەت ئینسانیش لەسەر گۆی زەوی بێ ممکنە ڕوویدا بێ، و بەر لەوەی کەوا شارستانێتیش پێشکەوت بێ و ئەوانە هەموو کاتێک بوومە لەرزە توانایەوەی هەبوو یاخود ئەو تاقەی کە لە ژێرزەویێتە دەرەوە توانایەوەی هەبوو عەرز هەڵگیڕێتەوە و قەتڵ و عامی خەڵک بکە. بەڵام ئەمەی کە ئێستای بینین لەم سەردەمەیە هەر ئەو ڕووداوە سروشتیە زەربی هەموو ئەو نابرابەری و نایەکسانی و کەمتەرخەمی و قازانجپەرستی و نرخدانەنان بۆ ئینسانەکە لە سای سیستەمی سەرمایهداریە ئەبینرێ. هەموو دڵمان بۆ جەماوەری تورکیا و خەڵکی تورکیا سووریا گوشراوە، لە ناخی دڵمانەوە بەشداری خەم و پەژارەیانین، بەڵام بێەوە بزانین بۆ بەرگرتن بەم کارە ساتانە تەنها بەز نییە کە لە کاتی ئەم کارە ساتانەیە کۆمەک بگەێنین بە خەڵک بەڕاستی خەبات لە بەرامبەر سەرمایهداری، خەبات لە بەرامبەر ئەم نایەکسانیە، خەبات لە بەرامبەر ئەم سیستەمەیە کە لە هەموو پێوانە ئینسانەکان خۆی دوورخستوتەوە، نەک تەنها ژیانمان خۆشتر ئەکا، نەک تەنها ژیانمان باشترەکە بگرە ژیانیشمان ئەپارێزێ. ئەمە ئەو حەقیقەتەیە کە بێ دووبارە تاکیدی لێ بکەینەوە لە سەروبەندی ئەم تراجیدیا ئینسانیە کە دووبارە هاوخەمی خۆمان بۆ ئەو خەڵکە لێ قەوما و نەدار و هەژارەی تورکیا سووریا دەرەبڕی. بەڵێ ڕەحمان من لێرە سەرنجەکەم تەواو بوو. ئەگەر منیش هەر بە لەم کۆتایی قسەکانی تۆ درێژێ بدەم لە پێشەم شتێکە هاوخەمی و هەوسەرنوشتی خۆم و هەتا لەلایەن حزب کومز کارگەری حکومەتیستەوە ڕاستەکەی لە مناسبەتی دیکەدا لەگەڵ خەڵکی ڕەنزدیتووی تورکیە و سووریا لە نەتیجەی ئەم بوومە لەرزەیە دەرببڕم دەرمان بڕیوە. هەر وەک تۆش باس کە بەڕاستی وەختە ئینسان ڕپۆرتاژەکانە بینێ، وەختێ تەسویرەکانە بینێ، وجدانی تەکانەخوا بەڵحاڵ ئەو هەموو ئێش و ئازارە گشتیەی کە تووشی ئەو دوو کۆمەڵگایە بووە سەرباری هەموو ئەو ئێش و ئازارانەی کە ڕۆژانە خەڵکی وڵاتی تورکیە سووریا هەتا هەفتەیە پێشەوە بینی لە شاری خۆی لە ئوستانی ئازەربایجانی غەربی ئێرانیش هەر زەرزەلە ڕوویدا لە وێنەش کارە ساتی ناوە، یعنی ئەو منتەقەیە کە منتەقەیە کە زەرزەلە یا بوومە لەرزە زۆر تیاڕۆدا هەر چەند ساڵ جارێک ئەم ڕۆژە ڕەشێ تووشی ئەو خەڵکا بێت. بەرحاڵ لە قوڵایی دڵمانەوە لەگەڵ ئێش و ئازار و ناڕەحەتیە و خەڵکاین، بەڵام منیش پێم خۆش هەروە
چەند تێبینیەک دەرببڕم ڕاستە و قسە دروستە تۆژ ئشارەت پێکرد ئەویژەوەیە بوومەلەرزە سروشتیە بەڵام بەڕاستی لە دەورانی ئێستادا و لەم سەردەمەدا و کە سەردەمی سیستمێکی زاڵ سیستمی کاپیتالیستی و سەرمایەداریە ئەو میزانە لە ئێش و ئازار کە تووشی کۆمەڵانی خەڵکە بێ ئەو میزانە کە گیانیان بەخت کردووە ئەو میزانە کە شار وێران بوو و دێهات وێران بوو بەحاڵ خانوبەرە تێگڕماوە بەسەریەکە ئەو میزانە کە ئینسانەکان بریندار و سەدەمە دیتویان لێ دەرهاتووە ئیترەوە سروشتی نییە ئیترەوە شتێکی زۆر زانستیە زۆر کەسان نەکرد ئێمەی کۆمۆنیستەکان نەکرد ئێمەی سۆسیالیستەکان باسێکەین نەتیجەی کاردانەوەی خودی دەوڵەتەکانی حاکم دەوڵەتەکانی سەرمایه‌داری حاکمە حتا تۆ بینی هەر ئەم بوومەلەرزانە پرسیارەکە ئەوەیە بۆ ئەگەر مەسەلەن لە خودی وڵاتی ئەمریکا بوومەلەرزە کە ڕوویدا من بەباشی لە بیرمەوە بدەم 15 ساڵەوە پێش بوو 20 ساڵەوە پێش بوو ڕەنگە ئێوەش لەبیرتان بێ لە کالیفۆرنیا لە وستانێکی گەورەی ئەمریکا لە شارێکی وەک لۆس ئانجلس کە بە ملیۆنای ئینسانی تیاژی بوومەلەرزەی زۆر قرس لە ئاستی دەرەجەی ڕێشترەکەی وەک هەرەمەی تورکیەوانە بۆ ڕوویدا هەر نەزمە کاپیتالیستیە لەوێ هەیە بەڵام وا بزانم واقعتەکە 30 کە زیاتر گیانی لەدەست نەدا تەبەن خانوبەرە و حتا ئۆتوبانەکان و زۆر لەبین چوون بەڵام ئەو میزانە کارەسات نەخڵقا بۆ بدەلێوێ ئەو سیستمە کاپیتالیستیایی لە ئەوێ بە هەر دەیل و نەتیجەی هەر فاکتۆرای پێشوتری خۆی وێ مەجبور بووە یا ویستویەتی هەرچی عقبەت فکرێ بکاتەوە بۆ ڕۆژێک کە بوومەلەرزە لێدا هەر ئەوەی تۆ باس کرد لە ماڵەکان چۆن دروست بکرێن شرایطی ئەمنیەتی و ئەیمەنی بۆ کاتی ببورن ڕوودانەکە چۆن بێ ئەبینی ئەو دەرەجە لە کارەسات نابێ یا لە وڵاتێکی وەک ژاپۆن زۆر جار بیسراوەکە بەرحاڵ ڕوویداوە بوومەلەرزە بەڵام ئەم دەرەجەی لە کارەسات بەوجود نهاتوە دەرەکەی گەرەتەوە بۆ دووسێ شت کە هەر ڕاستە و خۆواقعان ڕەبتی هەیە بە نەزمی حاکم و بە سەرمایه‌داری ئەوە یەکەم وەیە هەموو کەسەڵێن ئەو زانستیاڵن ئەم دەرەجەیە لە بوومەلەرزە لەم وڵاتانە و لە زۆر جێگای دنیا نەکرد بوومەلەرزە سێڵاو زۆر کارەسات پشتی دیکە بەشێکی هیچ ژینگە نەپارێزیەکە کە لە دنیا وجودی هەیە و ئەوژەوەی ئاکامی سوودپەرستی سەرمایه‌دارەیە کە هەموو ساڵە بەخۆیان زارن کۆنفرانسێکی کەوراگرن قەرادا دەبەسن کە ژینگە بپارێزرێن نەپارێزرێ هەدێکی پارێزن هەدێک نایپارێزن بەڵام نهایەتەن نایپارێزن ڕاستەکەی ئەوژەوەیە بۆ چاوچنۆکی سەرمایه‌داری و بۆ کەڵەکەکردنی پوڵی زیاتر ئەوە بۆ خۆی دەلیلێکە دووەم بەشەکەیەوەیە هەر لەم تورکیە یا لە سووریە بە تایبەت تورکیەوە خۆت نمونە ئەزمیرت باس کرد و ساڵەکانی کە زۆرێک لە شوێنەکانی ئەو وڵاتاڕن بابە بوومەلەرزەی لێ دروستە بێ ئەگەرەکەی هەمیشە هەیە ئێرانی ژوایە ئێرانیش بوومەلەرزەی بەم ڕوویداوە زۆر جگا ڕوویداوە بە سەدان هەزار کەس لە بین چوون ئەلان چەند ساڵە ئەگەرێکی گەورە ئەوەیە شارێکی گەورەی وەک تاران ڕەنگە ڕۆژێک تووشی بوومەلەرزە بێ و لێستاوە ئاڵەن ئەگەر توش ببین ئەو دەرەجە ئامادەگەی کە ئێستا هەیە نەک 10,000 و 50,000 و 100,000 لەوانەیە لە 1 ملیۆن زیاتر خەڵکی تاران و دەوروبەرەکەی لە بین چن مشورێکی بۆ ناخوازم یعنی منزورمەیە ئەو علم و زانست و ئیمکانات ئەوەندە هەیە بیر بکرێتەوە بۆ بربەرەکانێ لەگەڵ خودی بوومەلەرزە بۆ معنایە ئەم کارەساتەکە کەم بکرێتەوە ئەو دەرەجە دەنازانم عاقبەت ڕوو بدا ڕەنگە خانوبەرەیەکی تێک چەند کەسیش بریندار بێ کەسانێکی گیان بەخکەن بەڵام ئەمەی ئەی بینین هەرستا لە بەرچاومانەوە هەر ئەمڕۆیانەوە کوژراوەکان گیان بەخکردەکان بوون بە 20,000 کەس وە قەتعەن بە نەزەرم تا 40,000 ژەڕوا ئەو جۆرەی خۆشیانەی بن بە حاڵەوە نەتیجەی بێمەسئولیەتی ئەم دەوڵەتانەیە بێمەسئولیەتی ئەم دەوڵەتانەیە کە دەسەکان قساوەیە وەختی دەزانن ئەوەڵە لە کولی وڵاتە هەم پوڵ و ئیمکاناتە هەیە هەر وەکت کرد
بۆ توانن پوڵێکی زۆر خەرجی ئەرتەشەکەیان بکەن بۆ ئەرتەشی فاشیستی تورکیا هەمیشە و دایمەنی ئەرتەشی دەوڵەتی فاشیستی تورکیا شاید هەموو ئەفرادەکەی نەبن بۆ هەمیشە ئامادە باشەیە لە سەراسەری وڵاتەکەیە بۆ هەمیشە باشترین ئیمکانات لە اختیاراتی بۆ هەمیشە دەست لە سەرپلە بۆی هێرش بەرەتە سەر سووریە و کوردستانی سووریە و کوردستانی عێراق و هەر وڵاتێکی دیکە وە پوڵ و ئیمکانات بۆ ناکرێ لە هەر شارەوە بەتایبێت لەو شوێنانەی کە ئەگەری ئەوە هەیە بوومە لەرزە بێ هەمیشە و دایم تیمەکانی فریاکەوتن ئامادە باش بن هەمیشە و دایم بە ئەندازەی کافی ماشێنیانەوە بە وەسیلەیانەوە بە ئیمکاناتیانەوە ئامادەیەوە بوون ئەگەر ئیتفاقی چواکەوە فریای خەڵک بکەون خودی ئەردۆغانی فاشیست چۆتە نێو سەدەمە دیتوەکان ئەڵە بەڵە وڵات لە ئەوڵەوە ئێمە باش فریان نەکەوتین دەخرە بێ بۆیە هەر لەوێنێ پێستی سەریان لێ بکردایەتەوە ئەخبەت ئێوەن ئیمکاناتتان بەدەستە و بەڵام ئەگەر بۆ هەر وەختێ پێت خۆش بێ توانێت فڕۆکە جەنگەکانت بەسەر منتەقەیە بجوڵێن بۆ لێرە تیمە فریاکەوتنەکان نین یا حتا جۆرەی کە دەوڵەتانی دەوروبەر و جیهانیش فریا بکەون بۆ ئیمکانات فریاکەوتون بەڵام ئێستا لە ئاستی پێویست نەبووە بە قیمەتی گیانی خەڵک تەواو بووە دەمچە بە نەزانم ئەو قسە زۆر ڕاستە مەسەلە هەر قسەی چەپ و کۆمۆنیستەکان نییە ئەم نەزمی سوودپەرستی سەرمایە ئینسان بۆی مهم نییە ژیانی ئینسیان و ئایندەی ئینسان بۆی مهم نییە لە کارەساتی وەکو بوومە لە ژەژە خۆی نیشانەدا ئەمە نیشانەدا کە بەڕاستی عاقبەت خەڵکی مەحروم زەحمەت چێژ بەشمێنەت بمانەوێت لەم کارەساتان نزادوی نەبێت هەروە بکەین ئەم سیستمانە بگۆڕدرێن ئەم سیستمانە لەسەر کارلاچن ئەم دەوڵەتانە نەبن واقعاً دەوڵەتێکی خەمخۆری کرێکار و زەحمەتکێش و هەموو دانیشتوانی کۆمەڵگا لەسەر کار بن و بە فکری جەماوەر بن بە فکری ئێستا و ئایندەیان بن بەرحاڵ منیش لەوە زیاتر لەسەرم کارەساتە دڵسەت زەنە زۆر باشە دەستە خۆش بەمار من بەس لە کوتایەوە بڵێمەوە کە باست کردوتت دانی پێ ناوتێتی کەم تەرخەم بووین بەڵام من قسە تورکیەکانم جۆرێ بوو هەربەر لەوەی کە ئاوا بڵێ باسیەوەی کرد کە کۆمەڵێک دیعاەکرێ و کۆمەڵێک قسەی نادروست بڵاوەکرێتەوە ئەمانە با ئەم ڕووداوانە تێپەڕە بیری نەچوو کە هەڕەشە بکە با ئەم ڕووداوانە تێپەڕە دوایی بە سۆراخێوانە شۆشین کە ئەم درۆیانە هەڵە بەستن و ئەماناکەن لەگەڵەوەیە کە حەقیقەتە یاتی بۆتە ڕووداوێکی زۆر بەرجستە و دیار کەوە ئەوە 23 ساڵە قسە لەسەرەواکەن کە بۆ بوومە لەرزە خۆمان ئامادە کردووە معلوم بوو کە هیچ نەکراوە ئەوە ئەو هەموو بینانە کە دروست کراوە زۆر بە سادەیە تا مەسەلەن باسەکەن کە تا شیش و بەکارهێنانی شیش و ئەمانەی تیا کەمە بۆی کا بە پارەیەکی کەم خان و دروستکەن و گوابیدەن بە خەڵکۆمانە و لەم ڕێگایشەوە بڵێ کە من خەریکی ئەمار و بیناسازی و دروستکردنی تورکیا مەوانە وڵام لەسەر حسابی ئەوی کار کارێکارە سادێکی واڕۆیە بەم جۆری لێدێ بەرحاڵەمە بڵێن کاری دەوڵەتە فاشست و مستەبیدەکانە و ئۆردوگانی ژێکێکە لەوانەوە نەگەیشەکە لەوانەیەشەکە لە بارستریان لە دنیایان سەردەمەیە بەڵام بەرحاڵەوە کە خەڵکی کارگەر و زەحمەت کێشەکە سەرنجام هەر باجی ئەم کەم تەرخەمی و بێ پرینسیپی و بێ ئیهمالی ئەم دەسەڵاتانە ئادات